سبەینێ گەورەترین ڕێپێوان بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان لە سلێمانی بەڕێوەچێت. من لە ئەستۆدیۆ سۆران نەقشبەندی چالاگوانی کللتوریم لەگەڵایە وردەکاری زیاتری ئەم ڕێپێوانە گەورەیەمان بۆ باسەکات بۆ پشتیوانی ڕۆژاوای کوردستان کە ئەوترێ بەرەو ملیۆنیە و لە سلێمانی بەڕێوەچێت. کاک سۆران زۆر بەخێربیت. سبەینێ چیەکەنەوە؟ لە ڕاستیە ئەوەی کە دوێنێ و پێرێ و بەسەر پێرێ و چەند ڕۆژی ڕابردوو ڕوویاوە لە هەوڵی گەورەکردنی ئەم جوڵەی شەقامەیان ئامانجی سەرەکی ئەوەیە کە ئێمە کۆدەنگیەک دروستکەین. ئەم کۆدەنگیە لە شارێک و لە لادەیەک و لە هەموو پایتەختەکانی دنیاە یەک شتە، یەک دەنگە، یەک ڕەنگە، یەک ئامانجە، یەک پەیامە کە ئەویش بەنسبەتی سبەینەوە ئێمە هەوڵەین کە زۆرترین خەڵک لە ماڵەکانی خۆیان بێنە سەر شەقام لەگەڵمانە و لێرەوە لە شاشە جوانەکەی کورساتەوە من داوایان لێ یەکەم کە ئەوەی ئەم ڕۆکرا بەڕاستی خوێندنەوەی بەیاننامەیەک بوو لە هونەرمەندانەوە و بانگەوازێک بوو کە زۆر بە پێشوازێکی زۆر گەرمەوە خەڵک هاتبوون لەگەڵمانە. بەنسبەتی سبەینەوە ئێمە ئەمانەوە بەڕاستیەکەی ئەم جوڵە نەتەوەیە فراوانترکەین، دەنگەکە گەورەترکەین چکە خۆی دەنگی نەتەوەیەکی زۆر گەورەیە. ئێمە ئەمانەوێ ئەو چالاکیانەی کە ئەکرێ لەو سەکۆیانەی کە بە سەکۆی کۆبوونەوەی نیشتیمانی ناوە برێ لەم چەند ڕۆژەیە ڕێکخراوتر بێ و بە جۆرێک بێت کە ئەم پەیامەی تیا شی بکرێتەوە بۆ میدیا و بۆ خەڵکو و بۆ ئامادەبووان و بۆ دەرەوە. ئەو خەڵکی کە بێ بەشداری بکات لەم ڕێپێوانەیە لەکوێوە دەست پێکەن بێن بۆ کوێ بەرەو کوێ ئەڕۆن چی بکەن؟ بەڵێ ئێمە سبەینێ سەعات 2 بە دواوە لە بەردەمی با بڵێن سلێمانی پاڵاس و تیل سلێمانی پاڵاس کە سەرەتای شەقامی سالمە بەرەو خوارەوە بەڕێکەوین و لەوێ کۆبوونەوە کە لەوێ ئەنجامەدرێ زیاتر ڕێکخراوە. با بڵێن ئەوەی کە ئەمڕۆ بینیمان و ڕۆژانی پێشوو ئەوە بوو کە چەند مکەبەرەیەک و چەند بڵنگوەیەک واکە کە دەنگەکان تێکەڵ بن و یەک دەنگیەکە کەمتر بێ بۆیە سبەینێ ئەوە چارەسەرەکرێ. بە سپاسەوە لە چەند ڕۆژی ڕابردووە هێزەکانی ناوخۆ زۆر باشتوانیویانە ئەم ئارامیە پارێزن و ئێمە خوازیارین کە سبەینێ ئەوە زیاتر بێ، ئەوە هەوانگیە زیاتر بێت بۆ ئەوەی کە نمونەیەکی جوانی شارەکە و خەڵکی شاری سلێمانی بۆ پشتیوانی لە ڕۆژاوا پیشان بین. بەداخەوە ئێمە لە شاری سلێمانیە سپۆتێک نییە، شوێنێک نییە کە ڕووی تێکەین بۆەوەی کە دەنگی پێ بگێنین. جەنابتان ئەزانن کە دامەزراوەی نەتەوەی گرتوەکان شوێنێکی هەبوو لەیان سندنەوە کە ئێستا خەڵکانێکی تریتیایە و قونسولیەی لێ نییە، دامەزراوەی نێودەوڵەتی لێ نییە لە کاتێکە کە بەڕاستی ئێمە لەم بێکەسیەی خۆمان کردووە بە کەس نەتەوەکەی خۆمانمان کردو بە خۆمان کەسی خۆمانین. تەنانەت لە سەرەتای بەیاننامەکەی ئەمڕۆی هونەرمەندانیشە ئاماژەمان بۆیە بوو کە بە پێچەوانەی هەموو بەیاننامەکانی ترەوە ئەم بەیاننامەیە پێویست ناکا بچێتە نوێنەرایەتی وڵاتان و قونسولیە و ئەوانە. بەداخەوە زۆر بەداخەوە لە بەرەوەی هەر هەمویان یا چاویان نوقانووە یا بە کوردی خۆمانەڵە کەپیان لە چاوایە کە ئەو هەموو ئازارەی میلەتێکی گەورەی 5 ملیۆنی ئەدرێ ئەمان تەنها سەیرەکەن لە مامەڵەیەکە لەسەر مێزەکانە ئەم حەقەی کورد ئەدەنە دەست میلەتانێکی تر و بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ سەرچاوەی خاوەن مافەکە کە میلەتەکە خۆیەتی پرس و ڕاوێژێکی ئەم ڕێپێوانە چەندی پێچێت سبەینێ؟ لە 2 تا سعات 5 ینی ئێمە ئەو 3 ساعتەمان دەستنیشان کردووە کە گردبوونەوە جەماوەریەکە لەوێ بێت و ئاراستەی ڕۆشتنیشمان هەتاوەکو کۆتایی سەوڵەکەیە لە سەوڵەکە دووبارە گەڕینەوە بۆ ئەوێ. ئەمەش زیاتر بۆ ئەوەیە کاتی زیاتر بین بە دانیشتوانی شاری سلێمانی کە زۆریان لەگەڵمانە بن. هیوادارم سبەینێ شەقاماڵی نەگرێت. کاک سۆران گرنگی ئەم ڕێپێوانانە دەچیایە؟ چۆن ئەتوانن ئەم دەنگە بگێنن بە ڕۆژئاوای کوردستان بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەوەی کە بتوانێت خاوەن بڕیار بێت و هاوکاری ئەم قەزیەمان بکات؟ وەکو عەرزم کردی بەداخەوە کە ئەمە پەیامی ناو خۆمانە بۆ خۆمان، پشتگیری خۆمانە بۆ خۆمان و بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی نییە. بۆیە ئێمە ئاراستەی قسەکان و ئاراستەی پەیام و ئەوەکانمان هەر هەمووی باز لە یەکگرتووی نیشتیمانیەکە و باز لەوەکە کە هیچ فەرقێکی نییە ڕۆژاوا بێت یا ڕۆژهەڵات بێت یا باشوور بێت، کێشە یەک پارچە هی هەموو نیشتیمانەکەیە. بۆیە ئێستا ینی زیاتر کۆمان کردوتەوە لەوەی کە چۆن سەپۆرتی یەکتری بکەین و چۆن پشتگیری یەکتری بکەین بۆ جوابی کۆنکریتی وەڵامەکەی جەنابە بەمەوەیە کە
ئێمە لە دوێنێ شەو پێرەشەوە پەیوەندێکی ڕاستەوخۆی بەردەواممان هەیە بەداخەوە کە لە دوێنێ بەیانیەوە کۆبانێ هیچ نوع ئینتەرنێتێکی دانەماوە بەڵام بە شێوەیەکی گشتی لە قامیشلە و لە حەسەکە و لە شارەکانی تر خەڵک یعنی شەڕەڤانەکان دانیشتون بە چەکەکانیانەوە کە کاتێک ئێمە ئەبینن لەسەر شەقامەکانە پشگیریانەکەین بۆ ئەوان ئەڵێ ئێمە ئەوە نەمان بەسەکە میلەتەکەی خۆمانمان لەگەڵایە. بەیاننامەتانە بێت؟ ئەمڕۆ بەیاننامەی هونەرمەندان بڵاو کرایەوە سبەینێ لەبەرەوەی کە کەشەکە زۆر گشتگیرتر و جەماوەریتر ئەبێت تەسەورەکەم ڕێخستنی ئەم داواکاریانە لە ناو بەیاننامەیەکە ئیتر وردە ئەمە شتەکان کاڵ کاتەوە چکۆم بەیاننامانە بێ بچێتە شوێنی معنی خۆی کە ئێمەش لەم حاڵەتەیە وەکو عەرزی جەنابتم کرد ئەو شوێنەمان نییە و تەنانەت ینی بۆ ئەوەی کە زۆر ڕوونتر قسە بکەین ئەم جوڵانەوەیە جوڵانەوەیەکی 100% نەتەوەییە و هی خەڵکە ئەگەر دیقەت بیت تەنانەت پارتە سیاسیەکانی کە هەنێکیان زۆر بەڕوونی پشگیری ڕۆژاواشیان کردووە لە ئێستاە ئەو کارە ناکەن بۆ لەبەر ئەوەی کە خودی باشوور بەداخەوە ئەم خەتەری لەسرە لەبەرەوە نایەنەوێ خەتەرەکە فراوانتر بێ و بڵاوتر بێتەوە بۆیە ئێمە وەکو خەڵک جەنابەت وەکو خەڵک ڕاستە لێرە میدیاکارێکی بەڵام کە کارەکە تەواوە بێ لەگەڵ ئێمە لەوێ کەسێکی من حەزەکەم کە ئەوە ڕوون بێت کە ئەمە تەنها جوڵانەوەی خەڵکە و دەنگی نەتەوەیەکە بۆ پشگیری لە ڕۆڵەکانی هەمان نەتەوە لە پارچەیەکی تری کوردستان. دوا قسەی تۆ. من دوا قسەمەوەیە کە سبەینێ لەگەڵمان ئابەشدار بن سەعات 2 لە بەردەم حەسب ساڵحە و ڕۆژانی دواتریش پرۆگرامی جیاوازترمانە بێ بە حکمەوەی کە شارەکە شارێکی ڕۆشنبیری و کولتوری و هونەریە. ڕۆژی شەممەش حەزەکەم لێرەوە ئەو بڵێم کە گروپی ئۆرکسترای بە 65 موزیسیەنەوە لە هەمان شوێن لە هەمان کاتژمێرە چالاکی جیاوازتریانە بێت. سۆران نەقشبەندی چالاگوانی کللتوری زۆر سپاس کەمی. سپاس بۆ